بێرنارد لیڤی ئەو پیاوەی دەوترێت لە هەر وڵاتێک دەردەکەوێت بەڵایەکیان شەڕێکی ناوخۆ یا دەستێوەردانێکی دەرەکی لە وڵاتە دەردەکەوێت. بێرنارد لیڤی لە چەند ساڵی ڕابردوودا لە چەند شوێنێکی جیاواز بینراوە کە دواتر وڵاتانی دەرەکی دەستێوەردانی سەربازیان تێدا کردووە یا شۆڕش و ڕاپەڕین سەری هەڵداوە یا شەڕ و گۆڕانکاری گەورە هاتوتە ئاراوە هەر لە سەردانیکردنی وڵاتانی باکووری ئەفریقیا و وڵاتانی عەرەبی کە دواتر شۆڕشەکانی بەهاری عەرەبی بەدوای خۆی داهێنا تاکو بەشداریکردن لە ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان بۆ جیابوونەوە لە عێراق. دوایین دەرکەوتنیشی لە ویلایەتی پەنجشیر بووە لەگەڵ سەرکردە و چەکدارانی سەر بە حکوومەتی ڕووخاوی ئەفغانستان بۆ بەرپەرشدانەوەی هێزەکانی تالیبان کە چەند ڕۆژێکە دەسەڵاتی ئەو وڵاتەیان گرتووە دەدەست. بێرنارد لیڤی کێیە؟ بێرنارد هێنری لیڤی ملیۆنێر و ئەکادیمی و ڕۆژنامەنووس و سیاسێکی فەڕەنسیە کە بەڕەچەڵک جوولەکەیە و پشتیوانێکی سەرسەختی ئیسرائیل لە دژی نایارەکانی. بێرنارد لیڤی ساڵی 1948 لە شاری بەنیسافی جەزائیر لە خێزانێکی جوولەکەی دەوڵەمەند لە ژێر داگیرکاری ئەو کاتەی فەڕەنسا لەدایک بووە. دوای چەند مانگێک لە لەدایکبوونی خێزانەکەی جەزائیریان بەرەو فەڕەنسا جێهێشتووە. ناوبانگی لیڤی لە ساڵی 1970ەوە دەرکەوت کاتێک لە شەڕی جوداخوازی بەنگلادێش دژی پاکستان پەیامنێری جەنگی بوو لە وڵاتە. بەوە ناسراوە چوو بێتە هەر وڵاتێک دواترە وڵاتە شەڕ و بەڵا یەخەی گرتووە هەروەک دەمارگریەکی توندی بۆ بەرژەوەندەکانی ئیسرائیل هەیە و لە سەروبەندی بۆمبارانی دەڕەندانەی ئیسرائیل بۆ سەرکردی غەزە و کۆمەڵکوژی فەلەستینیەکان لیڤی ڕایگەیان سوپای ئیسرائیل دیموکراسیترین و بەڕەوشترین سوپایە. ناوی بێرنارد لیڤی بە جەنگەکانی دوای بەهاری عەرەبی و شەڕەکانی بۆسنە و کۆسۆڤۆ و ئەفغانستان و عێراق و سوودان و لیبیا و جۆرجیا لکێنراوە. یەکێک لەو دیمەنانەی لیڤی تێیدا دەردەکەوێت لە ساڵی 2007 کاتێک لە سەروبەندی ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستاندا لەگەڵ ئەندامانی بنەماڵی بارزانی دابیندرا کەوا دەردەکەوێت ئەو هاندەر و پشتیوانی ڕیفراندۆم بێت لە کاتێکدا هیچ وڵاتێکی جیهان ئامادە نەبوو دان بە ئەنجامەکەی دابنێت. ئێستاش دوای کۆنتڕۆڵکردنی تەواوی ئەفغانستان لەلایەن بزوتنەوەی تالیبانەوە بەشێک لە هێزە حکومەکانی ئەفغانستان دوای هەڵاتنیان لە دەست تالیبان لە شاری پەنجشیر خۆیان داوەتە پاڵ شاه مەسعودی کوڕی ئەحمەد شا مەسعود سەرکردەی پێشووی ئەفغانستان. بە گوێرەی ئەو وێنانەش کە بڵاو کراونەتەوە بێرنارد لیڤی خۆی گەیاندۆتە ئەو شارە و وەک نەخشساز و هاندەری ئەو چەکدارانە دژ بە دەسەڵاتی تالیبان دەردەکەوێت.